ئەو هاوڵاتیانەی کە سەردانی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی پارێزگای هەولێریان کردووە 367,075 هاوڵاتی سەردانیان کردووە مامەڵەی کارتی نیشتمانیان کردووە. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی سلێمانی 297,038 هاوڵاتی. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی پارێزگای دهۆک 162,832 هاوڵاتی. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی سلێمانی دوو کە ئیدارەی گەرمیان دەگرێتەوە 34,564 هاوڵاتی سەردانیان کردووە. کۆی گشتی ئەو هاوڵاتیانی کە سەردانی ئەو چوار پەرێزگارە ئەو چوار بەڕێوەبەرایەتیان کردووە 861,509 هاوڵاتی سەردانیان کردووە. 308,661 کارتی نیشتیمانی دراوە بە هاوڵاتیان، کارتی نیشتیمانی وەرگیراوەتەوە. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە کاروباری شارستانی سلێمانی بە هۆردووکیانیان بڵێ سلێمانی 1 و سلێمانی 2 ئیدارەی گەرمیانی قەزمان 292,543 کارتی نیشتیمانی دراوە بە هاوڵاتیان وەرگرتنەوە قەزمارێرە. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی دهۆک 116,546 کارتی نیشتیمانی دراوەتەوە بە هاوڵاتیان. کۆی گشتەکەی 717,750 کارتی نیشتیمانی دراوە بە هاوڵاتیان. ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە لە بەجێرە ئەو داتایانەی کە لە بەڕێوەبەرایەتەکانی ڕەگەزنامە و کاروباری شارستانی پارێزگەکانی هەرێمی کوردستان داخل کراوە. بەڕێوەبەرایەتی بڵێ پارێزگای هەولێر 2,225,534 هاوڵاتی، پارێزگای سلێمانی 2,226,523، دهۆک 1,444,427 هاوڵاتی و سلێمانی دوو قەزمان لێرە ئیدارەی گەرمیانە 206,709. کۆی گشتەکەی 6,103,274 هاوڵاتی. ئەگە بەراوردی بکەین بە ساری پار ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە زیادی کردووە 115,415 هاوڵاتی زیادی کردووە. ئێستا بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتەکان کە سەرەتادا بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی پارێزگای هەولێر کۆی گشتی 146,688 پاسەپۆرت دراوە بە هاوڵاتیان. بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی سلێمانی 176,223 کامانە ئیدارەی گەرمیانیش دەگرێتەوە کە گوتمە جەوازاتی سلێمانی ئیدارەی گەرمیانیش دەگرێتەوە. بەڕێوەبەرایەتی جەوازات پاسەپۆرتی دهۆک 101,391 کۆی گشتی کە پاسەپۆرت دراوە بە هاو نیشتیمانیان 424,302 پاسەپۆرت دراوە بە هاوڵاتیان. وەلێرەوەش داواکاری لە هاوڵاتیان ئەوانەی کە پاسەپۆرتیان وەرنەگرتووە تکایە سەردانی بەڕێوەبەرایەتەکان بکەن بۆ وەرگرتنەوەی پاسەپۆرتەکان چونکە ڕێژەیەکی ئێگزار زۆر ماوە هاوڵاتیان وەریان نەگرتوێتەوە و ئەوانەی پێویستیشیان بە پاسەپۆرت نییە تکایە سەردانی مەکەن لەبەرەوەی پاسەپۆرت گۆڕانکاری بەسەردادێتن. تەنها ڕێژەیەکی کەمی ئەو پاسەپۆرتە کۆنەکە ماوە تەنها بۆ حاڵەتی زۆر زەرور ئەوانەی کە زۆر نەخۆشن. لێرەوە داواکاری داوا لە هاوڵاتیان دەکەن تەنها ئەوانەی کە زەرورن سەردانی بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتەکان بکەن. بەڕێوەبەرایەتی نیشینگەی پارێزگای هەولێر کۆی گشتی ئەو کارتی نیشینگە کە دراوە بڵێ بە هاوڵاتیان کۆی گشتەکەی 148,297 کارتی نیشینگە دراوە بە هاوڵاتیان. بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و بە بنکەی حاجی ئۆمەران بکەی بڵێ نیشینگە و پاسپۆرتی حاجی ئۆمەران و کە هاوڵاتیان یاخود بڵێ گەشتیاران هاتوچۆیان کردووە 2,454,911 هاوڵاتی هاتوچۆیان کردووە و بەمبەستی گەشتکردن. بەڵێ بەڕێوەبەرایەتی نیشینگەی پارێزگای سلێمانی کۆی گشتی کە کارتی نیشینگە دراوە بە هاوڵاتیان 24,423 کارتی نیشینگە دراوە بە هاوڵاتیانی بیانی. پارێزگای دهۆک
62193 کارتی نیشنگە دراوە بە هاوڵاتیان. پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەرایەتی نیشنگەی پارێزگای هەڵەبجە 306 هاوڵاتیانی بیانی کارتی نیشنگیان وەگرتە بە دەرهێنان و بە نوێکردنەوە. کۆی گشتی کە کارتی نیشنگە دراوە بە هاوڵاتیانی بیانی 235219 کارت دراوە بە هاونیشتمانان و هاوڵاتیانی بیانی. بەڕێوەبەرایەتی نووسینگەکانی زانیاری کارتی زانیاری پارێزگەکانی هەولێر دۆک سلێمانی هەولێر 27728 هاوڵاتی کارتی زانیاری وەگرتووە. بەڕێوەبەرایەتی نووسینگەکانی زانیاری پارێزگای سلێمانی 31951 بەڕێوەبەرایەتی نووسینگەکانی زانیاری پارێزگای دۆهۆک 10309 هاوڵاتی وەریان گرتووە. کۆی گشتی 7,069 هاوڵاتی سەرجەمیان کارتی زانیاریان وەگرتووە. ئەمەیان سەرجەم کار و چاڵاشەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامەی هەرێمی کوردستان بوو. سپاس بۆ ئامادە.